برا بەڕێزەکانم لە پاش ئەو هەموو شتانەی کە خەڵکی ئەیبینن لە ژیانی ڕۆژانەیانە بیرێک ناکەنەوە. گەنجێک چووە لای ئیبراهیمی کوڕی ئەدهەم ڕەزای خوای لێ بێت، پێی فەرموو یا ئیبراهیم ئەمەوێت تاوان بکەم، ڕێگەیەکم بۆ دانە، تاوان زۆر لەلام خۆشە. يعلم سركم وجهركم، ئێمە خوایە دروستمانی کردووە، ئاگای لە سەدەقە و خێر و چاکە و شەو نوێژەکەمانە و ئاگای لە تاوان و خراپەکاریەکانمانە. بۆیە بەردەوام ئەبێ بزانی کە خوایەک هەیە هەموو شتێکی ئینسان ئەبینێت. ئیبراهیمی کوڕی ئەدهەمیش پێی ئەفەرمێ باشە ئەگەر ویستە تاوان بکەی هەوڵ بدە لە ڕزقی خوا نەخۆی. ئەم گەنجاڵێت چۆن لە ڕزقی خوا نەخۆم؟ هەرچی سەر زەویە هین خوایە، کێ هەیە نەتوانێت لە ڕزقی خوا بخوا و تاوان بکاو لە ڕزقی خوا نەخوا؟ فەرمووی دەمادام ناتوانی وەڵاهی ئینسان عیبەیە تاوان بکاو لە ڕزقی خوا بخوا. وتی بەخوا ئەمە بەکەڵک من نایە، تەبعەن پێیوت پێنج شتت پێ ئەڵێم، ئەگەر ئەو پێنجەت پێکرا بەکەیف خۆت چی ئەەکەی بڕۆ بیکە. وتی بەخوای برام یەکەم دانە بەکەڵکم نایە، دووەمم پێ بڵێ کە ڕێگەی ئاسانتر بێ بۆ تاوانکردن. پێی فەرموو ئەگەر ویستت تاوان بکەی لەسەر زەوی خوای پەروەردگار مەیکە. وتی جا چۆن شتی وا ئەبێ؟ ئەم موڵکە موڵکی خوایە، من لەسەریم، خۆشم هین خوام، چۆن تاوان بکەم لەسەر زەویە کە هین خوانیە؟ پێی فەرموودە وەڵاهی ئەگەر ناتوانی، وتی باشە سێم خاڵم پێ بڵێ کە ڕەنگە لەمە ئاسانتر بێ. پێی فەرموو ئەگەر ویستت تاوان بکەی هەوڵ بدە نە لە زەوی خوایە بی و نە لە ڕزقی خوایە بخۆی، هەوڵ بدە نەتبینێ. ئەم گەنجەوتی چۆن خوا نامبینێ؟ خوای پەروەردگار هەموو شتی بەندەکانی ئەبینێت، هەموو ئاگای لە ورد و درشتی کردەوەی عەبدەکانی خۆیەتی. وفي السماء إله وفي الأرض إله، خوای پەروەردگار لا تخفى عليه الخافية، چۆن خوا نەمبینێ؟ ئەمە هەر شتێکە کە نەکردنیە. پێی فەرموو مادام چوارەم خاڵم بەرێ ئەی ئیمان بۆ ئەوەی بەشکم لەمانە ئاسانتر بێ، پێی فەرموو ئەگەر ویستت تاوان بکەی، ئەگەر ئەو سیانشت پێ نەکرا هەوڵدە ئەمە بکە. ئەگەر مەلەک المەوت هات لە ناکاوە بۆ ڕوح کێشانت، پێی بڵێ مودەم بەرێ هەتاوەکو تەوبە ئەکەم و خۆم ڕێک ئەخەم. تو خوا کێت توانای هەیە کاتێکە مەلەک المەوت هات، کاتێکە ئەجەل هات، کاتێکە ڕکاتی دەرکردن و تەرحیلکردنی لە دنیا دەسی پێ کرد، بتوانێت دەمەتەقێ بکا لەگەڵ مەلەک المەوتە و بڵێ کاکە چاوەڕێکە هەتا هەفتەیەک خۆم ڕێکە خەمە و تەوبە ئەکەم دوای وەرەوە با بمرم. وتی وەڵاهی ئەمەشیان هەر زۆر زۆر نەکردنیە. پێی فەرموودە باشە پێنجەم خاڵ، ئەگەر لە ڕۆژی قیامەت زنوو کرایتەوە، زەبانیەکانی خوای پەروەردگار و مەلائیکە ڕاتیان کێشا بەرەو دۆزەخ، بڵێ نایەم بۆ دۆزەخ چکەم توانای ئەوەم هەیە نەچمە جەهەنەمەوە. گەنجەکە عاقڵ بوو، وتی حەسبی حەسبی، ئەگەر عاقڵ بم بەم پێنج خاڵە بەسمە. ناتوانی لە موڵکی خوا دەرچی ئەی عەبدەکەی خوا، ناتوانی لە ڕزقی خوا نەخۆی، ناتوانی خوا نەتبینێ، ناتوانی ئەجەلی خۆ دوا بخەیت و تەوبە بکەی، ناتوانی لە ڕۆژی قیامەتا نەفسی نەفسیە پێغەمبەران، کەس ناتوانێ هاوکاری کەس بکە ئیلا ما شاء الله. ئەگەر خوا ویستی لەسەر بێ یەکێک شەفاعەتت بۆ بکە کە گەورەترین شەفاعەتی کوبرایش پێغەمبەرە عەلەیهی السەڵات وەسەلام. زانای پایە بەرز دکتۆری دڵان ئیبن القەیم ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئەعظەم ئیضاعاتی ئیضاعەتان، دوو گەورە، دوو هەرە گەورە زایەبوون، دوو زایەبوونە، یعنی دووشت کە ئینسان بە هەدەر ئەدا، دوو بە هەدەر چوونە. ئەفەرمێ ئیضاعەت القەلب و ئیضاعەت الوەقت. لەگەڵ هەموو شتێکە ئەبێ ئینسان بزانێت ئەم دڵە لە دەست نەدەی. مسلمانی بەڕێز، ئەم دڵت لە دەستدا کۆتاییت پێ هاتووە. بۆیە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێ خوای پەروەردگار ئین الله لا ينظر إلى أجسامكم ولا إلى صوركم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم. ئەلێرەوە نیفاق دروستە بێ، ئەلێرەوە بغض و کینە دروستە بێ، ئەلێرەوە ماڵکاولی بۆ قیامەت دروست ئەبێ. بۆیە ئەبێ بزانین ئەوە دڵە دەرهاوی شتەیەکە کردەوەکانت جوان ئەکا، ئەوە دڵە کەوا لە ئینسان ئەکا لە دەرەوە پیاوێکی چاک دەرکەوێ، ئەو دڵە لە ناوەوە خراپ بوو لە دەرەوە خراپەت پێ ئەکا، قسەی ناشرینت پێ ئەکا، هەوڵ ئەدا خۆت لە دەست بدەی. بۆیە ڕەحمەتی خوا لەم زاناپایە بەرزە بە دکتۆر مەشهورە، دکتۆری دڵان ئیبن القەیم ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێت دوو زایەبوون بریتیە لەوەی کە دڵت لە دەستدا، دوای دڵ وەقتت لە دەستدا. ئینسان کە دڵی خۆی چوان وەقتەکانیشی بێبەرەکەت ئەبێ، کە دڵی خۆی چوان لە ناو خەڵکیان ناشرین ئەبێ، کە دڵی نەما ئەوەش بزانن خوای پەروەردگار ئەفەرمێ باسی بەرد ئەکا. بەرد ئینشاءڵڵا لە وتارێکی تایبەتا باس ئەو بەردەتان بۆکەم کە بەنی ئیسرائیل چۆن قوڕیان کرد بەسەری خۆیانە.
وإن منها لما يهبط من خشية الله أو بردا لو شاخ أخزيت خوار ولا ترسي خوا. بلام إنسان وكو بني إسرائيل خواي قورا وصفي نوكاني يعقوب أكا أفرمي ضلي إيه ووكو برد بلكو لبرد جرق تربو بويا إنسان هولدا أو ضلا بچي نرمى بيه بذكري خوا با خير و چاكويسني براو خشكي مسلماني خوي چاك أكا. أجر إنسان ضلي أناني بو، أجر إنسان ضلي ليوان ليو بو لبغزو كيني خلشي ضلي أفوتيه. ضليش لا يجتمع في قلب واحد حب أولياء الله وأعداء الله. والله ضليك جيجي خوشويستي خوا ودجمني خوايتي أنا بيتوا أما بكنا قاعدة جي قراني وقرآن خويندني تيانا بيتوا سيرجنجيك بكا علي أو قرآن لنا دي علي ضل ما مسا زور ضل بيس سغلت أبي وايا ضلت رق الرجبوا توبة تاوان ضلي خوت رش كردو شون قرآن تشتناو ضلتوا يعني سير بكن إنسان كوها ضلي مهيئني أبو قرآن ناتواني جوال قرآن بقري أجر جوال الصديق منشاوي وعبد الباسط عبد الصمد يشبه أنا نقري وكو عادة وتقاليد وقرانية كي خاوف يريبوك جوال قرآن أقري. يعني أجر إنساني مسلمان سير بكا بزانة چند قرنقا دڵنیابن لەوە مسلمانانی خۆشەویست ڕقبوونەوە لە ئەهلی خێر و چاکە هۆکاری نەخۆشی دڵە خۆشەویستی خێر و چاکە هۆکاری سەلامەتی دڵە ئەبێ هەمومان ئەمە بزانین. بۆیە سیرکەن پێغەمبەر صلی الله عليه وسلم چەندە نەرمونیانە لە کاتی ئاشتیە چەندە تووڕەیە لە کاتی غەدر و ئەوانەی کەوەها غەدری لێ ئەکەن ئەم دڵانە هۆکاری دڵی سەلامەتن. بۆیە فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم. أجر إنسان ضلي سلامة نبي قد ناتواني مصافحي خلشي خراق بك قد ناتواني هل يكي تربداتك كسيك خرابي برامبرك أمهر لقلي شاك بيه أو ضل أجر تو ضلت لدس دائتر هموشتك لدس أدي بويا أجر ضلت سلامة نبو أو دجمناني خوات خوش أوي رقد لدوستكاني خوايا أو إتر دنياتيك أتشيب أمشيوا قوري سيد كان وشيخ كان أوي كوها أمر خوي بسيد الشيخ أزاني النوي أمبيا وصالحية علي كري حسين كري إمامي علي زاواي بيغمر عليه الصلاة والسلام بياوي فاطمة الزهراء أو بيا وصالحة كالسيدي قورة وشيخي قورة كأيما منتسبين بو شيخ سيدي صالح أميك وها أمدو سي بيت الشعراء من هنا ومن لناو ديوان قورة كيا كباسي واكا ليس الغريب غريب الشام واليمن إن الغريب غريب اللحد والكفن بخوا برام غريب أونية كمالي لدوزو آواري لقل إيما دا أمشي غريب أونية كالكركوك جينبو توهاتة إيرا ليرا جينابيتو أتيبو أوروبا غريب أو كسية كوها دنيا جي إيلي وأتناو الحد كفنكي أو غريب برام من سيتوار بيت للشعر مباركة كيم هنا وبو إيوي بالريز أفرميت سي دنيا بك تو بو چي خود خرابكي بۆ ژن و مناڵەکەت بۆ بنەماڵەکەت ئەگەر باوکی بۆ کوڕەکەت ئەگەر کوڕی لەبەر ناو ناوبانگی باوک و مناڵەکانت خۆت خراپەکەی وایە ئەفەرمێ وقام من كان حب الناس في عجل نحو المغسل يأتيني يغسلني ئەڵێ ئەوەی کەوا زۆر دۆست و خۆشەویستمە کە ئەحبابمە کە لقمەی خۆم ئەکەمە دەمێوە لە کاتی سەرەمەرگما دێ ئەم شواتەوە ئەو ڕوتم ئەکاتەوە بۆ ئەوەی بمنێرێ بۆ قیامەت کە باوک ئەمرێ کوڕەکانی ئەیشۆنەوە کە ئینسان ئەمرێ براکانی ئەیشۆنەوە لە کاتی برنە ناو قەبرەکەی دایکت تۆ ئەولاتری بیبیتە ناو قەبرەکەوە بۆ ئەوە ئەکەی ئەگەر خۆشت ئەوێ ئەمە هۆکاری ئەوەیە سەی ئەم پیاوە ساڵحەکە بزات چۆن لە دنیا ئەڕوانێ ئەم دنیاە هینی ئەوە نییە دڵتی بۆ بدۆڕێنی ئەفەرمێ وأخرجوني من الدنيا فوا أسفا ئەڵێ لە دنیا دەرمیان کرد کوردەواری وتەنی دەست شکیاوم بۆ خۆم على رحيل بلا زاد يبلغني لسر أمر يقدريجا كلا دار بيتك ودس في أكابو قبرسان وقيامت هتا أقام أو روجي يوم يبعثون زادوا زخيرم أو نزورني فريان بكويو نجاتم دال عذابي خوا أما كيوا عليه أما كيوا عليه أو بياوا عليه كلا دوري كعبة طوافي أكرد يكي لخليفة كاني بني أمية لقل أهل الشام هاتبون بو طواف با فضلي أم بياوتان بو باسكم أم بياو بالرزا كأرويج بولاي كعبة ماتي كعبة بكا برد الرشكا خلشي درني أدا آوا شوليان أكرد أرويج بإسراء حدث ينا برد الرشكا وماتي أكردو طواف يتري أكرد أجيش دولاي بردكا عبد الملك كري مروان هاتبو أويش خليفي مسلمانانا لبني أمية همو عالمي إسلامي هالا جير دسيا هەر چەنی ئەکرد و ئەکۆشا خەڵک نەیەش بچێت ماچ بەردە ڕەشەکەکە کورسیەکیان بۆی دانا
لە فەنای کەعبە ئەیناسێتەوە ئەو پیاوە ئەناسی ئامۆزای خۆیەتی یەک بەرە باوکن بە سێ پشت ئەڵێ من هذا ئەمە چییەوە خەڵک ئاوای بۆ ئەکا فەرزدەقی شاعیرە مەشروبخۆرە و فاسقە فەرزدەق لە تاریخی ئیسلاما ناسراوە ئەڵێ نایناسی هذا الذي تعرف البطحاء وطأته والبيت يعرفه والحل والحرم ئیتر شعرێکی دوور و درێژی بەسەرا ئەڵێ ئەلەوێ ئەم پیاوە شاعیرە لەبەر نوسڕەتی ئەم پیاوە ساڵحەی کە من شعرەکەیتان بۆ ئەڵێم ئەی خەنە سجنەوە دوای ماوەیەک بەری ئەدەن یعنی چۆن بڵێ سەرکردەی وڵات سجنی ئەکا لەسەرەوەی دیفاع لەم پیاوە ساڵحاکە ئەڵێ تۆ ئەتەوێ چۆن ئەها ئیسە بە نمونە کابرایەکە بینی ئەیناسی ئەڵێ ئەوە چییە وەکو سوکایەتی کردن خۆ ئەیناسی بەس ئەتەوێ بە خەڵک بڵێ ئەوە کێ من نایناسم ئەوێ گاڵتە بەم پیاوە بەڕێزە بکە ئەڵێ ئەوە ئەو پیاوەیە کەوەها بەیت و حەرەم ئەوەی هاتووە بۆ تەواف هەموو کەسێک ئەیناسێ ئەمە باشترین بەندەی نەوەی بەندەکانی خوایە کە خۆی و باو باپیری لە تۆ ساڵحتر بوونە بەم شێوازە وەسفی ئەم پیاواکە پیاوێکی فاسق ئەگەر ئینسان بۆ خوا سوڵحاو بوو فاسق و فاجرەکان ئامادەن دیفاعی لێ بکەن چکەم بۆ ئینسانی مسلمان نوسڕەتی دینی خوا بکە خوای گەورە سەری ئەخات ئەفەرمێ انظر إلى من حوى الدنيا بأجمعها سير ئەوانە بکەن کەوا دنیایان هەموو برد کەوەها دنیا هەموو لە ژێر دەستیان نابوو کەوەها زۆر لە ناز و نیعمەت و خۆشی و سیاحەت و سەفرەیە بوون هەل ڕاح منها بغير الخيط والكفن کەستان بینی لەم خزمانی خۆمان بیخەینە قەبرەکەیەوە ئەگەر ئافرەت بێمارەیەکەی لەگەڵا بنێرین بۆ قیامەت ئەگەر پیاوە دەفتەرێ دۆلاری لەگەڵا بنێرین بڵێن لێ سەیتەرەی مەلەکەین ڕای ئەگرن پێی ئەڵێن من ڕەبووک ئەویش بڵێ کاکەوە دەفتەرێ دۆلارەوە لەم سەیتەرە دەرم کە وەکو سەیتەرەکان دنیا کەستان بینی ئاڵتون و پارەکەی بۆ بنێرین لەگەڵیا نییە برایانی بەڕێزم دنیای ڕاستەقینە لە دوای دارەمەیتەکەوە دەست پێەکە ئەفەرمیێ لە دنیا دەرمیان کردە شکاوم بۆ حاڵ خۆم بەو زاد و زەخیرەی کە بەشم ناکا بۆ قیامەت سەیری خەڵکی بکەن کەوەها لە دنیا هەموو شتێکیان هەیە دەرچوون لە دنیا بەبێ کفن و ئەو تۆزەی کەوەها خامێکی سپیە ئەگەر خوا بە نسیبتی بکە لە پارەی حەڵاڵی خۆت ئەگەر نا دووسێ تۆپمانەیە لە مزگەوت هەر کەسێ پێویستی بوو خەڵک بۆ خێرێ ناوێتی خذ القناعة من دنياك وارض بها حاجي سيد ماما شيخ ماما استاخوم خذ القناعة من دنياك وارض بها قناعتها بيكاك بس بو دنيا رابك بس زماند لنا ودم تاقرد بو خرافة ولو لم يكن لك إلا راحة البدن ده سيري خلچيك نخوش أتليته وبدردوا خلچي سرطانيتي دو حفتة چاوريك على نخوش خانيه وابو يكجر حياة زمان يكي صاغ لش يكي صاغ تو خواسيونتان أدم بخوا چني لئيوه نيوش بياني كردوه أم بياني ئەتوانم بڵێم ڕوبعێکتان ڕەنگە نەتان کردبێتان تاخیر کردوتانە کورە ئەم لەش ساغیە لێمان ئەپرسرێتەوە برام خەڵکی وا هەیە بیستومە نوێژی بەیانی نەکردووە هەر عەقڵم وەستاوە بۆچی نایکەی برام بۆ قیامەت خۆت ئەدۆڕێنی بۆچی ئەتەوێ ماڵت کاول بێ لە دنیا و لە قیامەتە ئینسانی مسلمان ئەبێ بزانێ ئێستا جومعەیە عیبەیتیان نییە بێی بۆ مزگەوت ئەوە پیاوەتیە کە بەیانان بەو سەرمایە هەڵسی نوێژ بکەی بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ دوو کەس بشر المشائين بالظلم إلى المساجد بنور التامة يوم القيامة مجدە بدەن بەو کەسەی دوو تاریکای ئەڕوا مزگەوت ئاوەدان ئەکاتەوە ئەوە ئازاییە نەوەکو لە ناو لێفەکەەوە هەڵەسی بە چاو دەم خەواڵەوە دەسەگریت و نوێژەکەی خۆشت نازانی ئەڵێ چی ئەوەیە ئەم دڵە وشیارکەیتەوە بۆ نوێژ هەڵسی بڕۆی دەست نوێژ بگری بەرەو مزگەوت بڕۆی ماڵ خوا ئاوەدان کەیتەوە ئەوەیە ئیمانداری ڕاستەقینە برایانی خۆم یا ڕەبی خوایە عاقبەت خێرمان بکەی وەری بگرن براکانم لو لم يكن لك إلا راحة البدن شکری خوا بکەن بۆ لەش ساقیەکەتان شکری خوا بکەن بۆ ماڵەکەتان شکری خوا بکەن لەسەر مناڵەکانتان و شکری خوا بکە ئەگەر نەخۆش و ناساغ و قەرزاری لەبەر ئەوەی لە ڕۆژی قیامەتە ئەزانی قەدری ئەم قەرزاری و نەخۆشیەت چۆنە ئینسانی مسلمان هەموو شتەکانی خێرە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ عەجەبەن لئەمری المؤمن بزۆر عجایبم لە ئیماندار و مسلمان دێ هەموو شتەکانی خێرە نەخۆشە هەر خێری بۆ ئەنووسرێ دەوڵەمەنە و خێر و سەدەقە ئەکا و لەشی ساغە و سیلەی ڕەحمەکە هەر خێری بۆ ئەنووسرێ ئەمەش بۆ هیچ کەسێ نییە ئیلا بۆ مسلمان و ئیمانداران ئەمانەوێ لە ئیمانداران و مسلمانان بین ئەم شیعرە بەسمان بێ ئەگەر لەمەش بەدواوە ئیعتیبار وەرنەگرین خەسارۆمەند من و ئێوە ئەبین مسلمانانی خۆشەویست بەڕێزەکان وما تأتيهم من آية من آيات ربهم إلا كانوا معرضين طبعا إنسان أما هر لإيست ونيا براكان هل لزماني زووا هل لزماني نوح عليه السلام هتا وكو روجاري أمرك بيغمران هاتونا
هیچ ئاەت و بەڵگەیەکی ڕوونی خوای پەروەردگار نایە ئیلا شەیطانی جنۆکە و ئینس خەڵکی لەسەر ڕێگەی خوای پەروەردگار لا ئەدەن. گومانتان وان نەبێ بڵێن ئێستا خەڵک خراپ بووە، خەڵکی هەر بەم شێوازە بۆ برایانی خۆ. سەیری ژیاننامەی موسا بکەی تەریق ئەبیتەوە، سەیری ژیاننامەی عیسای کوڕی مەریەم بکەی عەلەیهی سەڵات وەسەلام تەریق ئەبیتەوە. لە کاتێکا پێغەمبەرەکەیان لە ناو خۆیانە خوایە خواردنێکمان بۆ بنێری هەر هەمومان بیخۆین سفرەی نان خواردنیان بۆ دێتە خوارەوە، هەمویان نان ئەخۆن، ئەو جا بە زەعمی خۆیان ئەکەونە دوای شەهیدی بکەن کە ئێمە بیر و باوەڕمان وانییە. موسا عەلەیهی سەڵات وەسەلام بە قەومەکەی ئەفەرمێ لم تؤذونني وقد تعلمون أني رسول الله. بۆ وان پێ ئەکەن هەموو بوختانم بۆ ئەکەن، پێیان وتنە زۆک هەچی سوکایەتی نەما بە موسای پێغەمبەر. کێکێکە لە پێغەمبەرە گەورەکان عەلەیهی سەلام کردیان پیان بە قەومەکەی خۆی ئەوت ئەی قەومەکەم بۆچی وا گاڵتە و سوکایەتیم پێکەن، خۆشتان ئەزانن من پێغەمبەری خوام بۆ ئێوە. بۆیە خەڵکی بەردەوام وا هەست نەکەی ئێستاکە بڵێ کاکە خەڵکی زۆر خراپە، خەڵکی هەمان خەڵکن، بەڵام خوای گەورە قەرنەکە ئەگۆڕێ، پێغەمبەرانی خۆی ئەنێرێ. إنا أرسلنا إليكم رسولا شاهدا عليكم كما أرسلنا إلى فرعون رسولا كما أرسلنا إلى فرعون وقومه رسولا. چون خواهی پروردگار بو قومی خوی بني إسرائيل موسى نارد و بو بلغو آياتي خوی بو فرعون نارد، أهواش محمد المصطفى بو إيمان ناردو عليه الصلاة والسلام شاهدا عليكم بو أويل الروج قيامتا. چون لحجة الوداع فرموي اللهم فاشهد خوايا تو شاهد با من دعوة ورسالة كي توم بقومكي خوم قيان كملتي إسلامة. إنسان مروفايتي لم الورية بدر نبو براكانم هر آياتي رونو آشكرا دي رتي كاتوا چي جوي لي هيا استاكا بهوكاري وي علميش بيش كوتوا يك بحثيكي علميش نية كمحايد بي ايما لدو سيشونو داجير كراوين يكم شد هەیمەنەی غەرب بەسەرمانە وازاڵە، هەرچی زانکۆی معتەبەرەیە هی ئەوروپا و ئەمریکایە، هەمووتان ئەوە ئەزانن. بۆ ئێساکە ئەگەر ئەمریکا بڵێ جەزیرەیەکم دۆزیێتەوە وەها وەهایە بە کەسشی نیشان نەداوە، سێ ڕوبعی مزگەوتەکە ئەڵێ وایە. یعنی هەیمەنەی غەرب زۆر زاڵە بەسەرمانە، ئەو جا تۆپ و تەیاری خۆی ئەنێرێ بۆ ئێمە، ئێمە ئەکوژن، ئێمە لەت ئەکەن، وڵاتمان کاول ئەکەن، لە کاتێکشا لە تۆڕە کۆمەڵایەتەکان جوندەکانیان ئەڕۆن و باوشەکەنە مناڵەکانیانەوە لەوێشا خۆیان بەتەڵ فلیمەکەن، ئێمە هەر ڕەنجە ڕۆ ماڵ کاولەکەین. یعنی سیرکەن برایانی خۆم، ئێمە لە دوو سێ شوێنەوە داگیرکراوین. لێرەشەوە ئەمەوێ بڵێم ئێمە ڕیسالەیەکمان هەیە بۆ مولحید و ئەتایست و بێباوەڕەکان. دینەکەی ئێمە دینی احترامە، دینەکەی ئێمە دینی حیوار و مناقەشەیە. لەو قورئانەیە خوای پەروەردگار بۆ ئێمەی نەقل کردووە کە خەڵکی قەومی مەکە کە قەومی پێغەمبەرن عەلەیهی سەڵات وەسەلام پێیان وت ساحر، پێیان وت شێت، پێیان وت جادوباز، پێیان وت دەستی خەڵکی لە پشتە. ئێمە خوای گەورە وای ڕاهێناوین کە ناترسین لە ڕەخ نەگرتن، بەڵام کابرایەک دانیشتۆ بەبێ ئەدای عیلمی جمان بەخوا و پێغەمبەر ئەکا مامۆستای ئاینی گەرێ چی لە دەست بێ ئەگەر وەڵامی نەداتەوە. خۆ ئەو نەهاتووە نیقاشێکی عیلمی و ئاقلانە بکا لەگەڵ مامۆستای ئاینی، خۆ ئەو نەهاتووە نیقاشێکی عیلمی بکا لەسەر کۆرپەلە و لەدایک بوون بەبێ ئەوەی هیچ شتێکی پێبێ، تەنها ڕۆیشتووە بۆ ئەوروپا بەفیتی هەنێ خەڵک لەیرە ناردویانەتە ئەوێ ئیقامەیەکی وەرگردووە بۆ خۆی لە فەیسبوک گاڵتە بەخوا و پێغەمبەر ئەکات. بۆیە براکانم هەر ئاەتێکی خوا دێ لە ڕابردووشە هەر ئاوا گوزەراوە، بەڵام ئێستا عەسر و فیتنەکە گەورەترە کە ئەنتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتەکان و تەلەڤیزۆنی پەرژینی قایم بێ لە ڕووتان بەرەڵا هەموو شتێک ئەگوازێتەوە. بۆیە خەڵکی ئێستاکە زۆر شک لە ئیمان و عەقیدەکەی ئەکرێ کە زۆرێ لە خەڵک بگەڕێتەوە بەلای خوا ئیمانی نەبێ کە ئەگەڕێتەوە بۆ قیامەت. وەکوتم ئێمە دینی حیوارە، دینی ئێمە لە یەکتێگەیشتنە، بەڵام ئێمە دەسەڵاتمانیە لە دوو سێ شوێنەوە. یەکەم شت وەکو عەقڵ و زهن و ئیقتساد و وڵات و بیر و باوەڕ داگیر کراوین لەلایەن غەربەوە. هەیمەنەی خۆی زاڵ کردووە بەسەرمانە، کۆمەڵگەیەکی بۆمان دروست کردووە چی ئەڵێ بڵێ ئازاد بە. ئەمە خۆی لە خۆیان نەکبەتی و ماڵکاولیە، ئەمە خۆی لە خۆیان داڕزانی کۆمەڵگە بە دواوێتی برا بەڕێزەکانم. ئەو جایش کابرا دێ سوکایەتی بە ئێمە ئەکا، بە دینی خوا ئەکا، بە دینی ملەتی موسڵمان ئەکا کە ملیار و نیوێک عیبادەت ئەکەن بەپێی ئەو دین و ئیسلامە، کاتێکیش کە ئێمە ڕەدی بدەینەوە وەڵا ئەمە داعشە و تونڕەوە. لە ئیسلامە مامۆستایە باسی کردوتی وتومە قەتلی ساحر، کەسێک کە سحر ئەکات، سحر حەقی ئەوەیە لە ملی بدرێ، چکە ماڵ وێران ئەکا، ماڵی خەڵک کاول ئەکا، ژن و پیاو لە یەک ئەکا، خەڵکی لەسەر ئیش دەر ئەکا، ئینسان ئەمرێنیە، ئینسان تەحتیم ئەکا،
والله پێم یاوتوە ئەمە فکرەی داعشێ ئەڵێ قەتلی ساحر ئەوەیە کە لە ملی بدرێ. باشە تۆ نەوێری لە سەرەتایترین حکمی خوای گەورە قسە بکەی. إلا كانوا عنها معرضين. إنسان أهوا بو بدرێژایی مێژوو بەڵام خوای پەروەردگار خەڵکی بە یەک شت ئەترسێنێ ئەفەرمێ ألم يروا كم أهلكنا من قبلهم من قرن مكناهم في الأرض ما لم نمكن لكم. أري إيوة نازانن ئەوانەی کە پێش ئێوە لە ناوماندان بە هەمان شێوە لەسەر زەوی بوون، ژیان خۆشگوزەرانی و ماڵ و مناڵ و سەروەت و سامانیان هەبوو. ما لم نمكن لكم وأرسلنا السماء عليكم مدرارا. خوای گەورە ئەو هەموو ناز و نیعمەتە ئەنێرێ وجعلنا الأنهار تجري من تحتهم فأهلكناهم بذنوبهم. يا ربي خوایە من بەم شتانە ڕازی نیم کە ئەمە منکەڕە. هەر کەسێ مسلمان بێ بەم شتانە ڕازی نییە کە لە ژیانی مسلمانانە ئەگوزەرێت. وأنشأنا من بعدهم قرنا آخرين. ئێستا ئێمە لە قەرنی 21ین خەڵکی وا ئەزانەیە کە هەر ئەم ظروف و زەمانەیە 50 ساڵ ئاوا ئەژێن و بۆ خۆمان دێن خودبە و جومعاکەین ئیتر کە ئێمە مردین دنیا کۆتایی دێ نابەخوا. قەومی فرعون سیر بکەن ئەو ئەهرامە زەخمانیان دروست کردووە وەکو بینا بەرزەکانی ئەمریکا وایە لەو سەردەمەیە. کوا فرعون، کوانی قەومەکەی، کوانی قەومی عاد و ثەمود، کوانی ئەو هەموو خەڵکەی کە خوای گەورە لە قورئانە ناوەکەیانی تۆمار کردو و ئێستەش ئێسک و پرسک و شارەکانیان ئەدۆزرێتەوە. وأنشأنا من بعدهم قرنا آخرين. خوای پەروەردگار لە لای زۆر ئاسانە ئێمە 70 ساڵی تر لەم سەرزەوێ نەماین و قەومێکی تر دێ، بەڵام عاقڵ ئەو کەسەیە برایانی خۆم ئەم ئایەتانە لە دەوری عەقیدە و ئیمان و ئیسلام و تەوحید ئەسوڕێتەوە. ئینسان ئەگەر سەیری ئەو ئایەتە گەورانە بکا کە لە دەور و پشتێتی ئەبێ ئیمانی دامەزراوە. ئەچینە لای پیاوێکی گەورەی ئیسلام بزانە چەنێ بە بچووک ئەخە ئەم پیاوە بە ڕێزانە تەڵەبەی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم. بۆ دنیا چەندە خۆیان بەکەم ئەزانی لەدەست عەزەمەت و گەورەیی و جەلالی خوای پەروەردگار سبحانه وتعالى. عومەری فاروق لە سەرەمەرگا بوو، ئیتر لە گیانەڵایە بوو ئەهاتن سەریان لێ ئەدا دوای ئەوەی کە ئەو زاڵمە لە پشتەوە تەعنی لێدا لە نوێژی بەیانی. ابن عباس چوو بۆ لای فەرمووی بەشیر یا ئەمیر المؤمنین مژدەم دەرێ تۆ یەکێکی لەو پیاوانە صحبت رسول الله صلى الله عليه وسلم خرج من الدنيا وهو عنك راضي. وتی تۆ هاوڕێی پێغەمبەر بووی صلى الله عليه وسلم، لە دنیا دەرچوو لێت ڕازی بوو. دوای ئەو هاوڕێتی ئەبوو بەکرت کرد، ئەبوو بەکری صدیق ثانی اثنين إذ هما في الغار. ڕاوێژکاری بووی، دەستبارگیری بووی، برای بووی لە پشتیەوە هەر شتێکی بوو تایە وەکو شمشێرێکی هەڵکێشاو لەگەڵیا بووی. ئەویش لە دنیا دەرچوو لێت ڕازی بوو و تووشی دیاری کرد لە ناو مسلمانانە برا گەورەی ئێمە بیت، خەلیفەی مسلمانان و ئەمیری ئیمانداران بی و هەموو سەحابەکان دڵیان بۆت بەداخە کاتێک کە تۆ لە سەرەمەرگایی. فەرمووی وەڵڵاهی ئیبن عەباس ئەگەر ئێستا پڕاوپڕی زەوی ئاڵتونم هەبوایە هەموویم ئەدا، بەس خوای گەورە نەمکاتە جەهەنەمەوە. عومەری کوڕی خەتاب ها ئەو پیاوە بەڕێزەی کە لە کۆڵانێکەوە ڕۆی شەیطان لە کۆڵانێترەوە ڕای ئەکرد، ئەو پیاوە بەڕێزەی کە پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام ئەفەرمێ خوای گەورە حەق لەسەر دەمی خەڵک ئەنێرێ، یەکێ لەوانەی کە حەق لەسەر دەمی دێت عومەری کوڕی خەتابە. معاذی کوڕی جەبەل پیاوێکی سەخی، پیاوێکی بە ئەخلاق و بە ڕەوشت، والی یەمەن کە کاتێک پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام ڕۆیشت بۆ یەمەن، طبعا یەکێ لەو چەند سەحابەیەک پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام لەسەر یەک گوێ درێژ یاخود لەسەر پشتی یەک ئەسپ یاخود چەند سەحابەیەک ڕەشمەی ئەسپی بۆیان گرتووە. طبعا ئەوە لە گەورەیە ها ئەگەر کەسێک سواری ئەسپێ بێت و ڕەشمەکەی بۆ بگری. معاذی کوڕی جەبەل یەکێ بوو لەو پیاوانە، هەتا کاتێک کە پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام لە سەرەمەرگا بوو، معاذی کوڕی جەبەل ئەڕۆیشت بۆ یەمەن، وتی ئەی معاذ پێ ئەچی ئەم جارە ئاخر جار بێ ئاوا وەکو احترام ڕەشمەکەی بۆ گردبوو، وتی ئەم جارە ئەڕۆی بۆ یەمەن پێ ئەچێ نێیتەوە نەمبینیت ڕەنگە بدەیتە لای ئەم مزگەوتەوە قەبرەکەمە. ئیتر معاذ دەستی کردە گریان. معاذ تووشی تاعون بوو کە تاعون کەسێک بە تاعون بمرێ شەهیدە، لە سەرەمەرگا بوو ئەیوت هەل ئەصبح الصباح، ئەهاتەوە هۆش خۆی ئەویت ئەرێ ڕۆژ بووەوە، ئەیانوت لا بعد بۆچی پرسیارەکەی، ئەویت هەل ئەصبح الصباح ئەرێ ڕۆژ بووەوە براکانم، ئەیانوت لا بعد بۆچی پرسیارەکەی. فەرمووی اللهم إني أعوذ بك من ليلة صباحها إلى النار. خوایە پەنات پێ ئەگرم شەوێک ئیمشەوە و بەیانی بچم بۆ دۆزەخ. ئەوە معازە برام خوشک و برایانی بەڕێزم. یا ڕەبی خوایە من نەبمە پرد
بەم تەسەڕوفاتانە و بەم گریانە ئەگەر تەسەنوع و دروستکراو بێ ئێوە بەبان منە خشوع وەرگرن و بچن بۆ بەهەشت و من بکەومە جەهەنەم. خاڵێکی تر لەو خاڵانی کە ئیمانی پێدا ئەمەزرێت ئەوەیە وأن يحب المرء لا يحبه إلا لله. ئیمانت دامەزراوە بەوەی منت خۆشەوێ لەبەر چی منت خۆشەوێ؟ لەبەرەوەی لە حیزبەکەی خۆتم، لەبەرەوەی ڕیشم هەیە وەکتو، لەبەرەوەی شەواڵم کوڵە وەکتو، لەبەر ئەوەی وەک تۆ بیر ئەکەمەوە. نا، کابرات لەبەر چی خۆش ئەوێ؟ لەبەرەوەی لە حیزبەکەتە، لەبەر ئەوەی خەباتەکەتان هاوسەنگ و پارسەنگە بەیەکەوە، لەبەرەوەی لە بنەماڵەکەی خۆتە. پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام ئەفەرمێ ئەم عەقڵیەتە عەقڵیەتی جاهیلیەت و کوفری قەدیمە، دعوها فإنها نتنة. والله لەبەرەوەی لەگەڵ خۆمانایە هەرچیش بکە مشکلە نییە. ئەگەر مادام ملحیدیش بێ، مادام ئامۆزامانە مشکلە نییە. نا، الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين. هرچی ئەم برایەتیە ساختەیەی دنیا هەیە پەرژینێ قایم بێ لە ڕووتان، لە ڕۆژی قیامەتە هەمووی ئەبێتە دوژمنداری بۆ یەکتری. چکەم بۆ یەک کەسێک لە ڕۆژی قیامەتە برایەتێکی سەر ئەگرێ کە یەکتریان لەبەر خوا خۆشویستووە، کە لەبەر خوا یەکتریان خۆشویستووە و مناسەرەیەکیان کردووە لەسەر حەق. گەورەترین خەشیش ئەوەیە من تۆم خۆش بوێ نەوێرم حەقت پێ بڵێم، ئەوە خیانەتە. کێ هەیە ئێستا بچێتە ژێر ئەم بارە گەورە و بیڵێ؟ کەس ناوێرێت. بۆیە ئەبێ بزانی الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين. لە ڕۆژی قیامەتە تەقوادارەکان، ساحێبی عەقیدەکان، ساحێبی بیر و باوەڕە دامەزراوەکان برایەتیەکەیان یەکسانە و دەستی یەکتری ئەگرن ئەچن بۆ بەهەشت. ئەوەی کە لە دنیا لەبەر مەسلحەت و بازار، لەبەر حیزب و دەوڵەت، لەبەر قەومایەتی و عەشیرەت، لەبەر طەریق و طوڕق یەکتریان خۆشویستووە و پاریان لەگەڵ یەکتریان سەفتە کردووە بۆ دنیا، لە ڕۆژی قیامەتە بعضهم لبعض عدو. هەمویان ئەبنە دوژمنی یەکتری. بۆ لەبەرەوەی لە ڕۆژی قیامەتە کەماڵی عەقڵ و حەقیقەت زنوو ئەبێتەوە. بۆیە انتبه يا أخي، بس بزانە كل صداقة لغير الله فإنها تنقلب يوم القيامة عداوة إلا ما كان لله سبحانه وتعالى. بزانە ئەو برایەتی و خۆشەویستی و سفرە ڕازانەوە و نانی یەکتری خواردنەی بۆ دنیا لەبەر دنیاتانە، لە ڕۆژی قیامەت هەمووتان لە یەکتری ڕائەکەن ئیلا ئەو برایەتی ڕازگۆیە نەبێکەوە لەبەر خاتر خوا بوو سبحانه وتعالى. بۆیە لە ڕۆژی قیامەتە بابای داما و بەخۆی دێتەوە یا وەیلێتە لەیتەنی لەم ئەتەخیذ فولانن خەلیلا. خۆزگا لەگەڵ فلانە کەسی مەشروبخۆر و قومارکەرا نەبوایم، خۆزگا لەگەڵ فلانە کەسانە بوایم ئەوت خوا و پێغەمبەر نییە، منیشەر لەبەر مەسلحەت دنیا برادەریم ئەکرد. لەوێ یا لەیتەنی اتەخەذت مع الرسول سەبیلا. خۆزگا ڕێگەی پێغەمبەرم بگردایە کە کابرا پێمێوت نوێژ بەیانی بکە، ڕۆژوو بگرە، کوفر بەخوای پەروەردگار مەکە، ئەمەم نەکرد ئەوەیانم کرد. بۆیە لە ڕۆژی قیامەتە ئەلێ پەنجەی خۆیان ئەگازن. ئەگەر ئێمەی موسڵمان ژیر و وریان نەبین، زۆر بە ئاسانی دینەکەمان لەدەست دەرئەچێ. بۆیە ئیبراهیم عەلەیهی الصەلاة وەسەلام بە قەومەکەی وت وقال إنما اتخذتم من دون الله أوثانا مودة بينكم في الحياة الدنيا. سيكا بت هەر ئەوە نییە ئەو بتەکەوەها ئەتاشرا خەڵکی لە زمانی زووە بلالی حەبەشی ڕۆژێک بەخۆی پێئەکەنی، وتیانەوە بەچی پێەکەنی؟ وتی وەڵڵاهی بە عەقڵی خۆمان پێئەکەنیم. خوامان دروستە کرد لە خورمایەکمان وەکو بتیە دروست ئەکرد، برسیمان بۆە دوایەوە دەستمانەکرە نان و خورما خواردن. یعنی پێکەنینی بە عەقڵی جەهالەتی خۆیان هاتەوە. ئێستا تۆ عەقڵ تەی بڕێ ئێمە ئەوە نەبێ عەقڵ بین جارێتر بڕۆینەوە بتێ بتاشین و بڵێن وەڵا کاکە ئەم بتە ئەپەرستین. هاوشێوەی بتمان دروست کردووە. وەکو زانایان شێخ سەفەر حەوالی قسەیە جوانی هەیە، ئەڵێ ئەم بتی دیموکراسیە بتی جاهیلیەتی زووە. سەیری ئەو بتەت کردووە چ بتیەکە؟ لە مصر ئیسلامیەکان دەرەچن ئەیاندەنە بەر شەق و ئەیان کوژن، لە جەزائیر دەرەچن ئەیاندەنە بەر شەق و ئەیان کوژن. ئەم دیموکراسیە شتێکی فشوفاڵە ئەوروپا دروستی کردووە، بەس تەنها بۆ ئەوەیە قوەی موازی خۆی سەرخا بەسەر موسڵمانانە. ئێمە هەموو 4 ساڵ جارێ 6 مانگ بە ئینتخاباتەوە تاقیرمانەکەن. ئەرێ کوا بەرەبوومەکەی، ئەرێ کوا موچەکەی، ئەرێ کوا ئیسراحەتەکەی، کوا کارەباکەی. هەر ئێمەش نیمان کاکە ئەوە مصر وایە، ئەوە یەمەن وایە، ئەوە لیبیا وایە، ئەوە یەمەن وایە و گاڵتەتان نییە. کورە کوردستان هەر زۆر باشە لە خوا بەزیاد بەخوا شکرانەی خوا بکەن، بەس نییە بۆ خۆمان بە ئەمن و ئەمان دێین و ئەڕۆین.
يعني زۆر بە ئاسانی ئەتوانن ئەمەشمان لێ بکەنە جەهەنم ئەیکەن چکەم بووە لەناو ئەم هەموو شەڕ و شۆڕەیە دروستیان کردووە مەوەدەتە بەینیکم فی الحەیاتی الدونیا بتێکی دروست کراوە تاشراو بە عەقڵی ئینسانەکان کە ئێمە خوێنەواردیمان و شارەزانیمان مەوەدەتە بەینیکم فی الحەیاتی الدونیا بتی جاهلیەتی دیموکراسیان دروست کردووە هەتاوەکو کابرا کوفر زیاتر بکە هەتاوەکو نامەعقولی زیاتر بەرامبەر دایک و باوکی بکە هەتاوەکو ڕوت و قوتتر بێ نوێژنەکەرتر بێ فاسق و فاجرتر بێ ئەمەیان عاقڵ و ئەمەیان هۆشمەند و ئەمەیان بیرمەند و ئەمەیان نووسەر و ئەمەیان شاعرە ئەمما ئەگەر کابرا تەنها ملتەزیم بوو بە دینەکەیەوە وەڵڵاهی ئەمە ڕەجعیە وەڵڵاهی کاکە ئەمە مێشکی پوتە ئەمە متەتەڕیفە بەم شێوازانە برایانی خۆم کەواتە ئەوەی کە ئیبراهیم بە قەومەکەی ئەفەرمێ مودة بينكم في الحياة الدنيا أويك إيوة دروستان كرو لم بتا أي برستن تنها لدنيا كوتاني كدتوا إنما اتخذتم من دون الله أوثانا مودة بينكم في الحياة الدنيا ثم يوم القيامة يكفر بعضكم ببعض ويلعن بعضكم بعضا دي قسم بخوا أم آيتا للروجي قيامتا أوي إيسا منجليان برا لقوشت بو أم بتيك تعشيوان لدنيا للروجي قيامتا لعنت ليكتري أكن وراءكن بۆیە مسلمان ئەبێ دامەزراو بێ دامەزراو بن لەسەر دینەکەتان سەبرتان هەبێ سەحابە و تابعی و ئەتباعی تابعی زۆر ڕەزالەتیان چەشت بڕۆ سەیری سەحابەکانی پێغەمبەر کە 120,000 هاوڵ هەمووی 5,000 لە بەقیعان نێژراوە هەمووی هاتن ئیسلامیان بە من و تۆ گەیان من و تۆیش ئەگەر خۆمان دینەکەی خۆمان نەفرۆشین خۆمان ماڵی خۆمان کاول نەکەین سەربەرزی دنیا و قیامەت دەرەچین لە ڕۆژی قیامەتە پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام لە سێیەم بڕگەیە ئەفەرمێ وأن يكره أن يعود في الكفر كما يكره أن يقذف في النار أها بزانة باشا أم فرمودية بو كاتي وتراوة كخلشي كافر بونا أبناء مسلمان دعاء أسلونا وكفر لكاتي من وكو خومو إيوي برزيش همو من لدايكو باوكي مسلمان لدايكونا أم فرمودة شبه وندي بأيمو هيا أبي بزانين سايكولوجي فرمودة كتير بقين أفرميت إنسان أبي بينا خوش بيه بتشيتو ناو كفر هەر وەکو پێی ناخۆشە فڕێدەنە ناو چاڵێ ئاگرەوە بیستوێنن هەب کەسەواکە کەس پەنجەی خۆی ناتە هیتەرێکەوە شتیوا ممکنیە لەبەرەوەی صاحب عەقڵین بۆچی پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام ئەفەرمێ كل مولود يولد على الفطرة هەموو ئەو کەسێک کە لەدایک ئەبێ بە مسلمانەتی بە فیطرەت لەدایک ئەبێ فأبواه ينحرفانه يهودانه أو ينصرانه أو يمجسانه كل ئێستا شتی تریش زۆر بووە ئەکرێ بیکەنە شتی تریش یعنی هەموو کەسێ لەدایک ئەبێ بە مسلمانەتی لەدایک ئەبێ ئەوە دایک و باوکە ئینحرافی فکری پێ ئەکا ێ باشێ بۆ خۆمان مسلمانین چێ لە ئێمە هەیە بچێتەوە ناو کوفر ئێمە خۆمان لە ئەوەڵ لە مسلمانەتی بووینە و ئێستا شەر مسلمانین چۆن ئەچینە ناو کوفرەوە نا ئێستاکە مەوجەی فیتەن گەلێ زۆرە برایانی خۆم من تەعەجوبم دێ هەندێ کەناڵ و هەندێ دۆکومێنتاری ئەکرێ ئێمە ژیانمان وەک جەهەنم وایە بەخوا برام بەو خوایە برام لە هەنی ڕووەوە وەکو جەهەنم وایە ژیانمان لە کاتێکە ئەگەر ئەو شتانی کە ئێمە ئەیزانین خەڵکێکی عادی بیزانیان ڕەنگە ئیتر هەر باوەڕشی بە کۆمەڵێ شت نەمایە ئەوان هاتوونە لەگەڵ ئەوەشا کە ئەیانەوێ خەڵکەکە زیاتر بێدین بێ هۆڵ ناو قەبرەکەمانە کاکە تو هۆڵ ناو قەبر منت نەبیە کە من چوومەوە لای خوای خۆم عەزاب قەبر هەبوو نەبوو قیامەت هەبوو من ئەوەدا بۆ خۆم ملتەزمم دینداری خۆمەکەم چوومەوە لای خوا باشتریشم بۆ دائنا ئینشاء الله يعني تو سيري أم مصيبتانك بويا بيغمر عليه الصلاة والسلام أفرمي بادروا بالأعمال فتنا كقطع الليل المظلم كردوا بكن براي خوم إيمان الدامزراوكا خواو بيغمرت لها مشتي خوشتر بيوه دۆستەکانی خواد لە خۆت خۆشتر بی و مناسەڕەی بکە بۆ خوا چووکەم دنیا پڕ بووە لە فیتنە کە قطع الليل المظلم وەکو شەوەزەنگ وایە شەوەزەنگ ئەوەیە کە کاتێ مانگە شەو نییە و کارەبا نییە و هیچ نییە لە دۆڵێکە لە چەمێکا چاو چاو نابینێ ئەوەیە ئەو تاریکایەی پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام باسی ئەکات ئەبێ بزانی كقطع الليل المظلم يصبح الرجل فيها مسلما ويمسي كافرا تو سي إنسانك مسلمان تاق إواركي بەیانەکەی ئەبێتە کافر ئێ باشە چۆن ئەبێتە کافر مامۆستایەکی معەمەم دەست لە پشت خراو دەرئەچێ لە تەلەڤیزۆن لەگەڵ مفەکیرێکی نائیسلامیە ئەڵێ وەڵڵاهی کاکە عەزابی قەبر نییە باشە عەزابی قەبر نەبێ نە نوێژی جەنازە هەیە نە زیکری بەیانان و ئێواران ئەسڵێکی هەیە چەند ئایەت ڕەت ئەکرێتەوە ئێ ئەمە کافر ئەبی پێی
من تعجبم دێ تۆ کە دانیشتوی سەیری تەلەڤیزۆنەکەی وەڵڵی خۆڕ باشە چۆن ئەقڵی بڕێ دوو کەس بێت و مەترەقێکیان پێ بێ و داتنن و پێت بڵێن خوات چێ و پێغەمبەر چێ و ئێشتا قیامەتیش هەڵ نەساوە بزا شوبهات چۆن دێ بادروا بالأعمال فتنا كقطع الليل المظلم خوشک و برای مسلمان ئیمانداری بەڕێز کردەوە بکە بۆ خۆت بەخوا قەسەموات لێ دێ من وای ئەبینم لە 15 ساڵی داهاتووە ئەم وڵاتەی ئێمە سەر لەو خراپتر لە تونس دەرئەکات چکەم بۆ ئەوەی کەوەها کوفر و ئیلحاد و زەندەقە بڵاوەکاتەوە هەموو شتێکی بۆ فەراهەمە دەی من دەستی هەموو تەلەڤیزۆنەکان ماچەکەم ئەم و تاریکە فکر و بیر و باوەڕی منە با بێن یەک تەلەڤیزۆنێ پێشوازیم لێ بکە من ئاوا قسە بکەم لە تەلەڤیزۆنەکەیان باوەڕ دێ هەر کەناڵێ و تارێکیشمان بڵاو کاتەوە ئەوەنەی ئەبڕن جاروا هەیە صلى الله عليه وسلم ئەچێتە لای ناو یەکێتر ئەوە دەعوە دینداریە ئەوە بۆ ئیسلام دروست کراوە بەدەت دە فیلتەر مونتاژ ئەکرێ قسەکانت تا بگاتە خەڵک بەڵام لەولاوە کوفرە سەریحەکە فسقە سەریحەکە بێدینیە ئاسانەکە بە جوانی لایڤ بۆ خەڵک بڵاو ئەکرێتەوە دەی کاکە گیان با بە خۆمان نابێنەوە برایانی خۆم بە عەمامە و بە جبە تێ مەکەوە بە مامۆستای ئاینی تێ مەکەوە لە ڕۆژ قیامەتە ئەڵێ ئەطەعنا سادەتەنا وەکوبەڕاءنا فەئەضەلونا سەبیلا گورە کاکە من شوێن ئەمانە کەوتم ئەمانە وایان لێم کرد بێعەقلەکەیان لێم کردبووە کوردایەتی نەزانیەکەیان لێم کردبووە قەومیەت لە کاتێکا من هەر کورد بوومەوە هەر کوردیش ئەبم ئەوە تا قات کوردی یا لەبەرما چ فەخرێ بەدامایە وەکتو بفرۆشمەوە بڵێ من کوردایەتی زیاتر ئەەکەم بۆیە ئەبێ دینەکەمان بپارێزین ئەو دینە هۆکاری ئەوەیە کوردایەتێکەشمان لا خۆشەویست بکە بەڵام بەداخەوە من وەکوتم چ کەناڵێکەیە لەو هەموو سەد کەناڵە هەیە بە تەرفیهی و بە سیاسیەکان با بێن وتارەکانی من چۆن ئاوایدەم بۆم بڵاوکەنەوە بزا ئەیکەن نایکەن کاکە هەمووی لەگە مەساڵحی خۆیان نەگونجێ نایکە دە تۆ مسلمانی دە تۆ ئیمانداری باوەڕت هەیە دوو ڕۆژی تر ئەڕۆی بۆ قیامەت کردەوەکانت تەرتیب کە دوو ڕۆژی تر ئەو کەسە ئەدۆڕێ یەبیع دینەه بعرض من الدنيا دینەکەی فرۆشت بە یەک بەرنامەیەکی تەلەڤیزۆنی بە یەک بەرنامە سەیری کەناڵە کاکە وەڵڵاهی برا ڕاستە برا ئەمە لایەنە مار و دوو پشک و برا گیان ئەم عەقڵەی ئێمە مقەسیرە بۆ دنیای قیامەت هەروەکو چۆن ئێستا مناڵێک هەنێ قسەی مناڵاناکە ئەمە عەقڵمان قسەکانی گاڵتەمان پێی دێ ژیانی بەرزەخ و قیامەتی ژیانێکی تەواو جیاوازە ئەگەر خوای گەورە تەمەنیدا ئەو شوبهانەی دروست کراون ڕەنگە لەسەر مینبەرەوە نەکرێ بەڵام خاڵ بە خاڵ بە ئیزنی خوا ئەگەر ئەوان 6 خاڵیان هەبێ ئێمە 6 خاڵ ئەخەینە ڕوو کە عەزابی قەبر واردە برایانی خۆم هەر کەسێ بڕوای بە عەزابی قەبر نەبێ لە دین دەرەچێ ئێمە دو شوێنی ئیسلامەکەوین کاکە فەرموودە ڕەتەکەی تۆ لە دین پێی دەرەچی تۆ فەرموودە بە چ شێوازی ڕەتەکەی تۆ یان ئەوە تا ئەڵێی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕاستی نەکردووە ئەوە یان کوفرە و لە میلەت دەرئەچی یان ئەوە تا ئەڵێی باوەڕم بەوە نییە کە چەند ساڵە عولەما خزمەتی علومی حەدیث ئەکەن بەوەش هەر لە ئیسلام دەرئەچی کاکە تۆ ڕەتکردنەوەی قورئان و سونەت لە دین دەرت ئەکا باواز لەم شتانە بێنین هەوڵدەین ئەم سێ خاڵە خوا و پێغەمبەرت لە هەموو شتێ خۆشتر بێ براکەم خوا و پێغەمبەرت لە هەموو شتێ خۆشتر ویست ئەو کاتە ئەزانی کێ ئەهلی ئیسلاح و کێ ئەهلی ئیفسادە ئەو کاتە ئەزانی کە کوفر چەندە خەتەرە هەروەکو ئەوایە دەست خۆت بچزێنیتە هیتەرێکە یەکەم خاڵ ئەن یەکون الله ورسوله أحب إليه مما سواهما مهمترین شت ئینسانێک کە بیکا بۆ خوا ئەوەیە کە خوا و پێغەمبەری لە هەموو شتێکی خۆشتر بوێت ڕەنگە من لە کاتی تریشە ئەمەم باس کرد بێت لە جۆرە وتارێکی تریشە بەڵام جێی خۆیەتی ئەگەر مسلمان هەموو ڕۆژێ محاسبەی نەفسی خۆی بکا لەسەر ئەم بڕگەیە خوا و پێغەمبەری خوات لە هەموو شتێک ئەبێ خۆشتر بوێت لە خۆت لە ماڵت لە مناڵت لە کەسابەتت لە هەموو ئەو شتانی کە لەسەر زەویایە أحب إليه مما سواهما بۆیە خوددا ئەفەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني ئینسان ڕازگۆیی متابعی بۆ خوای پەروەردگار خۆشەویستی خوا بەدەستەخا کاتێ شوێنی پێغەمبەر کەوت عەلەیهی الصەلاة وەسەلام یعنی ممکن نییە ئینسانێ بڵێ من خوام خۆشەوێ بەڵام وەکو پێویست عیبادەتەکانی بۆ خوا نەبێ بیر و باوەڕی دامەزراو نەبێ ئەو شتانەی کە ئەیکا لە دەرەوەی شەریعەتی ئیسلام بێت بۆیە پێویستە ئەوە بزانی برای بەڕێز خوای پەروەردگار باسی خۆشەویستیەکە ومن الناس من يتخذ من دون الله أندادا يحبونهم كحب الله والذين آمنوا أشد حبا لله خواهي پروردگار فرميه ومن الناس لناو خلچيا هيا لغير خواهيك بو خوي دروس أكاد يعني هيا لغير خواه ما همان لين الله خواه مانا بليه آسان ترين شتيش بو منو تو بزانين هوا و آرزوكتا زور جار هوا و آرزوكت او ريگي هلد بجاردوه خۆشەویستی و فەزڵەی ئەو ڕێگە داوەتە
هەموو ئەو شتانی کە خوای پەروەردگار پێی خۆشە، یعنی بالمقابل ئەوەی کە خوا پێی خۆشە تۆ نایکەی شتێک کە خوا ڕقی لێیەتی، کە خوا غەزەب و خەشم و قینی خۆی لە بەندەکە هەڵەگری ئەوە ئەکەی. بۆی ئەبێ بزانی ومن الناس من يتخذ من دون الله أندادا يحبونهم كحب الله، خۆشیانەوێ هاوشێوەی خوای پەروەردگار. بەڵام لێرەوە ئەبێ بۆمان دەرکەوێ ثلاث من كن فيه وجد حلاوة الإيمان والذين آمنوا أشد حبا لله. ئەوانەی کەوا ئەم سێ خاڵەیان تایە و ئیمانەکە ئەچەژن، خوای گەورە لێرە ئەوان جێ ئەکاتەوە. والذين آمنوا أشد حبا لله، ئیماندار کە کاتێ خۆی لە حرام و حەڵاڵ ئەپارێزێ، خۆی لە شرک و بیدعە و خوڕافەت ئەپارێزێ، هەموو ژیانی لەسەر ئەوە کەڵەکە کردووە کە چی حەڵاڵە و چی حرامە، چی کوفرە و چی ئیسلامە، چی نەواقضی ئیسلامە، ئەم پیاوە خۆشەویستی خوای خستۆتە پێش هەموو شتێک. بۆیە ئەبێ ئەوە بزانین برایانی ئەزیزم، خوای پەروەردگار سبحانه وتعالى أفرمي يوم تقلب وجوههم في النار يقولون يا ليتنا أطعنا الله وأطعنا الرسول. بزانا وقالوا ربنا إننا أطعنا سادتنا وكبراءنا فأضلونا السبيل. روجي قيامت أما باسي دنيايا أو هتا إساهاتين دنيا بو إمجا لقيامت شكم أمر يقيتو هلد بجاردو أدبابو قيامت ئەگەر لە قیامەت دۆڕای ماڵت کاول ئەبێ، لە ڕۆژی قیامەتە دەم و چاویان ژێروبان ئەبێ لە ناو ئاگری دۆزەخە، ماڵیان کاول ئەبێ لە ئاگری دۆزەخە. ئەڵێن چی؟ یەقولون یا لەیتەنا ئەطعنا الله وأطعنا الرسول. خۆزگا ئەگەر عەقڵمان هەبوایە، ئەگەر هۆشمان هەبوایە شوێنی خوا و پێغەمبەر ئەکەوتین. وقالوا ربنا إننا أطعنا سادتنا وكبراءنا فأضلونا السبيل. خوایە ئێمە شوێنی گەورەکانمان کەوتین، ئەطعنا سادەتەنا وەکوبەراءەنا فەئەضەلوونە سەبیلە. جوان گوێ بگرن برایانی خۆم، ئیبن کەسیر تەفسیری ئەم ئایەتە بە چیەکە؟ قەت نەڵێی وەڵڵاهی کاکە فڵانە مامۆستا وتاری خۆشە، بەخوا ئەو وتار خۆشی و حیکایەتە ماڵتووی کاول کردووە، دێی بۆ وتارەکەت کامل حیکایەتە، هیچ فێر نابی لە عەقیدە، هیچ فێر نابی لە ئیسلام. با یەک شتان پێ بڵێم، لا إله إلا الله إسلام بنفي دستي بيكردو إنجا أبي إثبات بكري، تو أبي الرجاي كفر بدوزي تو إنجا مسلماني، تو أبي بزاني تشتي كفر وخرافة كارية أو جا أبي إنسانك إيمان دار ملتزم. سيري برجي لا إله إلا الله كان لا إله أي لا معبود بحق، جاري أبيد خوا وند دروس كرا وكان بدوزي تو إنجا الله مرتبيك أبي لد الله وجد بهن حلاوة الإيمان. تو أجر نفيك ندوزي توا ناتواني إثباتي بكيك الله شايستي فرستنا دي مسلماني برز لناو جهنم ألين أطعنا سادتنا وكبراءنا فأضلونا السبيل. ابن كثير رحمتي خوالي بأفرمي سادتنا يعني الأشراف، شويني سركردكان مان كوتين ئیتر سەرۆکی لێناو ئەنەی سەرکردەی لێناو ئەنەی هەر شتێکی لێناو ئەنەی ئەمە قورئانە، ئەمە قسەی من نییە، ئەمە تەفسیری ئیبن کەسیرە، نەوەکو ئەو مامۆستا تازانی پێیابوونە وەڵا بەڕای من و بە بۆچوونی من فڵانە شت نابێ. ئێمە بچین لە قورتوبی و لە تەبەری و لە ئیبن کەسیر شت وەرگرین، یاخود بێن لەم مامۆستا حیکایەت خۆشانە شت وەرگرین، وەڵا ئەبێ بچین لەوان وەرگرین. کاکە طاووس رحمتي خوای لێ بێ ئەفەرمێ ئەطعنا سادەتەنا وەکوبەراءەنا. سادەتەنا یعنی الأشراف، شوێن دەمسپێکانمان کەوتین، ڕئیس عەشرەتەکانمان، برا گەورەکانمان، سەرکردەکانمان. سادەتەنا وەکوبەراءەنا فەئەضەلوونە السەبیلە. ئەفەرمێ کوبەراءەنا یعنی العولەماء، یعنی مامۆستایانی ئاینی، یعنی زاناکانمان. اینجا بەجبە و عەمامە هەڵ نەخەڵەتێ، نەڵێی مامۆستا فڵان دکتۆرای هەیە، دالێک و نوقتەیەکی ناوەتە ناوەکەی خۆیەوە، ئیتر پارەی پێ ئەخوا و خەڵکیشی پێ گومڕا کردووە. ئەبێ بزانی سەیری ئەوە مەکە وەڵڵاهی من لە شارێکەوە ڕۆم بۆ شارێتر بووە، وەڵڵا لەبەرەوەی مامۆستا خوتبەی خۆشە، ئەمەنە بەسەرهات باسەکە. تو باشە تێر نەبووی لە بەسەرهات، هەر کورد بەسەرهاتی لە ئەنفالەوە هەتا ئێساکە ئەگەر بیکەیتە دراما 5 ملیۆن درامای لێ دەرەچێت کە بۆمان ناکەنە دراما. تو هەتا کەی بەدوای بەسەرهاتە ئەگەڕی؟ من چیم داوە لە وڵاتێکی تر کە بەسەرهاتی تایە و جادەی خۆشە و ترافیک لایتی ئیشەکە؟ بابە من چیم داوە لە ترافیک لایت؟ من ترافیک لایتی بەردەم خۆم سەوز کردۆ بەرەو جەهەنەمە ڕۆم ئەگەر خوا نەمان پارێزێ. بۆیە ئەبێ بزانی برای بەڕێز و ئیماندار، خوشکی قەدرگران، سەیری ئەوە مەکە، گوێ لە قەساسەکان مەگرن.
ئەوانەی کەوەها قەساس و شاعرن ئیمڕۆ بوون بە خۆرەی ئەو ملەتە ناتوانن عەقیدەکە بە خەڵک فێرکەن تەنها بیر و باوەڕ و هەمەجیەت و کۆمەڵێشتی لاوەکی بۆیە لە قیامەتە خەڵک بەخۆی دێتەوە ئەطعنا سادەتەنا وەکو بەڕائەنا وەڵڵاهی ئەو مامۆستایی لە شارێکەوە ڕۆی بۆ شارێتر فێڵی لێم کرد ئەو وتارەی ئەوەیدا هەمووی بەسەر هات و باسی عەقیدە و خوا و پێغەمبەری تیا نەبوو بۆیە ئەبێ بزانی بە جبە و عەمامە نەخەڵەتێی لە ڕۆژی قیامەتە خەڵکە داماوەکە هەر لەوێ لێ ئەقەومێ چۆن هەموو موسیبەتێکی توش ئەبێ دوای موسیبەتەکە لە دنیا پەنجەی خۆی ئەگازێ و هەمسا ئەچێتەوە سەر ئەوە بەڵام ئێستا محەلی ئەوەیە بیرکەیتەوە لە قیامەتە ئەڵێن چی وخالفنا الرسل ئێمە مخالفەی پێغەمبەرانمان کرد بۆچی اعتقادمان وابوو أنهم على شيء ئەمانە لەسەر شتێکن ئەم مامۆستایانە و هەموو شتێکیش بزانن هەموو زوڵم و ستەمێک و توغیانێک پایەیەکی گەورەی بە عولەما ئەچێتە ڕێوە یعنی سەیری وڵاتێکی وەک مصرکە 40,000 ڕەنگە عالمی هەبێت هەر عالمی پارەخۆر ئەوانەی کەوەها منتەسیبن بۆ وەزارەتی ئەوقاف لە ئەزهەری شەریف چکەم ئەزهەر شوێنی علم و معریفە بوو زەمانی زوو ئێستا ئەم 40,000 مەلایە بەس بوونە بەنانخۆر هەر شتێک ڕوئەدا لە وڵاتە بچووکترین هەڵوێستیان نییە کەواتە ئێمە گومانمان وابوو ئەمانە لەسەر شتێکن بەڵام لەسەر شتێک نەبوون ئەها بزانە لە ڕۆژی قیامەتە خەڵکی بەخۆی دێتەوە کە ئەزانێ ئەوەی کە پێی وترا فێڵی لێکرا